هەڵبەت لە هەفتەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی زۆربەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یاخود ئۆپۆزیسیۆنی کرد. بە هەمان شێوە ئەم هەفتەیەش پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی لێژنەیەکی وەزاریەوە سەردانی تەواوی لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنی کرد بۆ ڕوونکردنەوەی کار و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەواندنەوەی ئەو ئەگەر جۆرێک لە گرێکۆرە هەبێ بۆ ڕەواندنەوەی ئەوانە. ئەمڕۆژ سەردانی کۆمەڵی دادگەریان لە هەولێر کرد و لەگەڵ بەرپرسانی ئەو کۆمەڵی دادگەری کۆبوونەوە. ئێمە بۆ ئەوی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ کۆبوونەوەکە بەچی گەیشتووە و چۆن ئەو ڕوونکردناوانە دراوە بەوان و چارەسەر دەبێت چی بێ و ئایا باشترین شوێن ئەگەر هاتوو جۆرێک لە کێشەش هەبێ ناو ئەنجومەنی وەزیرانە. میوانەکەمان زۆر بەڕێز کاک شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک شوان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان. سپاس بدەنتان سەرچاوان بۆ خۆ دەزانی کاک شوان ینی کابینەی نۆ هەم لە سێ لایەنی سەرەکی پێکاتووە پارتی یەکێتی گۆڕان جا ئەم کابینەیە چاچی کردبێ هی هەر سێکیانە خراپی کردبێ هی هەر سێکیانە ئەگەر جۆرێک لە گلەی و گازەندەش هەبێ باشترین شوێن بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکرێ بەڕای ئێوە ئەنجومەنی وەزیران نییە؟ بەێ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان. دیارە چەند ڕۆژێک بەر لە ئێستا وەفدێکی مەکتەبی سیاسی سەردانی چەند لایەنێکی هەرێمی کوردستانیان کرد، لە نێویشیاندا سەردانی کۆمەڵی دادگەریان کرد، سەردانی سەرۆکی کۆمەڵی دادگەریان کرد. دیارە وەفدەکەی یەکێتی لە کۆبوونەوەکە لەگەڵ لایەنە سیاسیەکان بەگشتی هەتا لەگەڵ ئێمەش کۆمەڵێک نیگەرانی و ناڕەزایی خۆیان باس کرد سەبارەت بە چەند پرسێکی سیاسی ئیداری ئەمنی. دیارە کۆمەڵیش وەکو دواتر دێمە سەرێ لەوێن دەری قسەی خۆی کرد لە سۆنگەی ئەوە کە پارتی هەستی کرد یازانی کە ئەوە ناو ئاخنونێەوە ڕۆکی سەردانەکانی وەفدی مەکتەبی سیاسی یەکێتیە بۆ لای حزبەکان. دیارە ئەوانیش بە باش یا بە پێویستیان زانی لە لای خۆیانەوە کە سەردانی حزبەکان بکەن. ئەمڕۆژ لە شاری هەولێر سەردانی سەرۆکی کۆمەڵی دادگەریان کرد کە من خۆم لە هەردوو سەردانەکان هەم لە هی پارتی هەم لە هی یەکێتی لەوێن دەرێبووم. دیارە پارتیش هەم ڕەدی ئەو شتانەی یەکێتی دەداتەوە هەمیش ڕوونکردنەوەی بۆ حزبەکان دەدات. دیارە ئەوەی یەکێتی کە هاتنە لای ئێمە لە ڕووی ئەمنیەوە باسی ئەو کێشانیان کرد کە ئێستا لە نێوان پارتی و یەکێتی هەنوە لە ڕووی ئیداریشەوە بە حەقەت باسی مەسلەی داراییان کرد کە لە منتیقەی سلێمانی کۆمەڵێک کێشە هەن حکوومەت وەکو پێویست ئێحتیمام و گرنجیان پێنادا. دیارە باسی مەسلەی شەریکات و خەدەمات و گو داهات و خەرجەکانیان کرد. بەڵام لە مقابلیشدا پارتی ئەگەر کار حاکم فەرهاد تەواوی دەکەم بۆ دیڵڵا دیارە پارتیش هات ڕوونکردنەوەیدا ئەوانیش بەڵگەی خۆیان خستە ڕوو کە فەرقە و جیاوازی نییە، بەڵام جۆرێک لە ناڕێکی لە زۆنی سەوز هەیە لە داهات لە خەرجی وەکو پێویست زەبتی ناکەن و ڕوونی ناکەن و کۆمەڵی دادگەریش لە هەردوو کۆبوونەوەکان واتە بۆ هەردوو لایەنەکان بە شێوەیەکی گشتی و مەبدەئی ڕێی وا بوو کە پێویستە بە هیچ شێوەیەک ئەو کێشانە پەنانە بەنەبەر هێز و توندوتیژی چونکە توندوتیژی لە کوردستان لە ڕابردوو تا دەگاتە ئێستا ئەزمون کراوە و ئێمە لێی زەرمەند بووین و لە داهاتوش لێی زەرمەند دەبین، بەڵکو کۆمەڵێک قەنەوات و کەناڵی چارەسەر هەن یەک لەوانە حکوومەتە کە ئێوە خۆتان لە حکوومەتن پێویستە لە حکوومەت کێشەکان چارەسەر بکەن. وەفدی پارتیش گوتیان ئێمەش داوامان لێکردون، هەتا جەنابی مامۆستا عەلی باپیر گوتی ئەگەر وەکو سەقفێکی باڵاش پێویست بەوەی کرد دەکرێ ئێوە حتا کاک باڤێڵ لەگەڵ کاک مەسعود دابنیشی بە سەراحەت شتەکان باس بکەن. گرنگ ئەوێ ئێمە خوازیارین کە کێشەکان لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆوە چارەسەر بکرێت. باش کاک چۆن بەڕای تۆ ینی پێتان وانە کاتێک کە دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ
حکوومەتی تەواوی کوردستان بێ هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی کۆکردنەوەی باج و ڕسومات و داهاتەوە تا بتوانێت بە باشی ئەرک و کارەکانی جێبەجێ بکات. با بێگومان کاک حاکم ئێمە پێمان وایە ئەو حکوومەتە دەبێ لانی کەم خاوەنی کۆمەڵێک بنەمابی بنەمای تەوازون تەوافق شەڕاکەتی تەواو بنەمای خزمەتکردن شەفافیت بەبێ فەرق و جیاوازی هەڵبەتە ئەو قسانەی پێشتر کردم و کۆمەڵ لە هەمان کاتدا زۆرێک لە گلەییشی لە یەکێتی کرد و زۆرێک لە گلەیی خۆشی لە پارتی کرد. ئێمە بە شێوەیەکی گشتی گلەییمان لەسەر شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە. پێمان خۆشە حکوومەتێک بی بەڕاستی بە یەکسانی بە بێفەرق و جیاوازی خزمەت بە هەموو کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان و ناوچەکان بکە نەکخواانە کردە لەسەر ئەساسی حزبایەتی و ئینتیمای شخصی و ناوچەگەری و ئەوانە تەعامل لەگەڵ خەڵک کاتن. ئیدی ئەوە ڕای ئێمە بۆ گوتمان یەک لە کەناڵەکانیش پێویستە لە حکوومەت ئەوە ینی چارەسەر بکرێتن بەڵام لە داهاتوودا ئیتر چاوەڕێم زانە ئەو چارەسەریە چۆن دەبی هیوادارین بە ئاراستەیەکی ئیزابیدا بشتێتەوە. زۆر باشە کاک شۆن بەڕای ئێوە دەبێت ینی ئێوە وەکو کۆمەڵی دادگەری من مەبەستمە بەڕای ئێوە دەبێت چارەسەر چ بێت چ جۆرە چارەسەرێکی گونجاو هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ ئەوەی یەکلا بێتەوە دەبێت چ بکرێ هەم لەسەر لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی کۆکردنەوەی داهاتەوە. بەێ خۆی بە کورتی ئێمە باسمان کرد یەکێتی و پارتی زیاتر باسی شتی ئیداری لە ئیداریش زیاتر مەسلەی داهات و داراییان کرد یاخود هەندێک مەلەفی ئەمنی کە خەڵکێک ئێستا لە منتیقەی یەکێتی دێنە ناو منتیقەی پارتی و یاخود هەندێک کەس کوژراوە تا ئێستا ئەو مەلەفانە یەکلا نەکراونەتەوە بە بن بەس نەگەیشتون لە ڕووی یاسایی و ئەمنی و ئەوانە ئەگەر نا بەڕای خۆم بەڕاستی کۆمەڵێک کێشەی سیاسیش هەن لە مابینی پارتی و یەکێتی لە کۆنەوە تا دەگاتە ئێستا وەکو دوو هێزی سەرەکی دائیمەن یعنی لە ململانەی یەکتر دابووینە ئەو ململانەیە بینی نێوان پارتی و یەکێتی تا دەگاتە ئێستا زەر و زیانی زۆری لەسەر ئاستی سیاسی کۆمەڵاتی ئەمنی جڤاچی لەسەر ئاستی ناوخۆی و نێودەوڵەتی با هەرێمی کوردستان گەیاندووە. دوا ململانیان ئەوە بوو ساڵێکە سەرۆک کۆمار هەڵنەبژێردرا و حکوومەتی بەغدا لە پای ئەوە هەڵنەبژێردرا بۆ لەبەر ئەوەی لەسەر کاندیدێک کۆک نەبوون. خۆشبەختانە ئەوەش ڕێککەت بە هەر حاڵ بەڵام دائیمەن بە نەفەسی ململانێ بە نەفەسی تۆڵەسەنەوە لەگەڵ یەکتردا مامەڵە دەکەن بەڵام لە دوماهیدا لە کۆتاییدا چێ دەبێتە قۆچ قوربانی هەڵبەتە خەڵکی هەرێمی کوردستان. ئێمەش دەڵێن ئەوە قانون هەیە و حکوومەت هەیە پێویستە لە زەمینەی حکوومەت و لە ڕێگای یاساوە کێشەکانی خۆیان چارەسەری بکەن چیتر خەڵک زەری بەنەدا. زۆر باشە کاک شوان ئێوە بەڕاستی مەسلەیەکی چاکتان وروژان باسی ئەوەتان کرد کە بمانەوێت نەمانەوێت جۆرێک مەترسی لەسەر قوارەی هەرێمی کوردستان هەیە جا هەم لەلایەن عێراقەوە بێ دەوڵەتانی دەور و پشتەوە بیاننا کەواتە بەڕای ئێوە ئەرکی پاراستنی ئەم هەرێمە کە بەرهەمی خوێن و قوربانیدانی 100 ساڵی ڕابردووی خەڵکی کوردستانە ئەمە ئەرکی هەموو لایەنەکان نییە بەوانەی لە حکوومەتدان بەوانەی لە ئۆپۆزیسیۆنیشن. با بێگومان شتە گەورەکان شتە گرنگەکان شتە استراتیژیەکان شتە نیشتیمانی و نەتەوەیەکان وەکو پاراستنی خاک نیشتیمان گەل نەتەوە کیان یعنی ئەوانە هەمووی دەبێ بە هەن هەڵبگرین. ئێمە بۆ خۆشمان وەکو کۆمەڵی دادگەری لە ڕابردوو تا دەگاتە ئێستا وێڕای ئەوەی کە کۆمەڵێک تێبینی هەمەلایەنمان لەسەر شێوازی حکومڕانی هەبووینە بەس قەت بە نێوی معارەزاتیەوە مەسی ئەو پرسا گەورانەمان نەکردووە. بۆ نمونە ئەگەر لێرە چەند لێیمان لە دەسەڵات هەببی بەڵام زۆر جار لە بەغدا ینی لەگەڵ پارتی وێچێتی لەسەر هەندێک شت کە لە خزمەتی کۆی پرۆسەی گەل و نیشتیمانی هەرێمی کوردستاندا بۆ لەگەڵیاندا کۆک بووینە. ئێستاش دەبێ هەر بەو نەفەسە مامەلە لەگەڵ یەکتردا بکەین دەبێ کیانی هەرێمی کوردستان بپارێزین وەکو کەشتیەکی ثابت بەڵام مەلەی تێدا بکەین واتە ململانەی تێدا بکەین ململانەیە کە ململانەیەکی سیاسی بی. حتا من کۆمنتێکی کورد بۆ جەنابتان لەسەر ئەو وەفدەش بەڕای من
یعنی قەیناکە تەبیعیە وەفدی هەردوو لا سەردانی حزبەکان دەکا بەڵام هیچ داعی و پێویست نەبوو بۆ لەوانەیە تەشەنووت زیاد بکە هەر حزبێک لەوانە کە دەچێتە کنچەند حزبێک هەندێک قسە دەکا و خەبەری ڕاست یان ناڕاست ڕاستەخۆ ناڕاستەخۆ بە یەکتر دەگاتەوە تەشەنووت و گرزی و ئالۆزی پەیدا بکە بەڵکو پێویست بوو ڕاستەوخۆ بێپەروا لەگەڵ یەکتر دابنیشن و کێشەکان چارەسەری بکات. زۆر باشە زۆر بەڕێز شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری ڕاستە و خۆرە شاری هەولێرەوە لەگەڵمان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش.